34 سنه كانت طبعا هو بوليس شوارع او خود زين اما البوليسي سنتين دلو صار معنا 34 سنه كنت هیچ ناکات معیدی خو معنا مامۆستا جان سڵاوە لێ بێت لەم دوو ڕۆژی سەرژمێریە ڕۆژەکانت چۆن بەسەر برد سڵاوی خوا لە تۆ لە گشت بینەرانی خۆشەویست بە ئێمە الحەمدوللا مەڵبەندمان مزگەوتە شوێنی ئێمە مزگەوتە الحەمدوللا لە ڕۆژی یەکەمدا سوپاس بۆ خوا توانیمان هەندێ تەنزیفات لە مزگەوتەکەمانە بکەین فرسەتێکی باش بوو ئەمە یەک دووەمیش الحەمدوللا ئیزدیحام و قەڵەباڵغەکەش هاتبووە ناو مزگەوت یعنی بڕواکە منیان خۆمم و خۆزگە هەموو ڕۆژی ئاوا مزگەوت قەڵەباڵغ وایە چکم خۆ دەزانین ئەمڕۆ دوێنێش داوام و دایرە نەبووە ئیتر کۆڵانەکانی زۆر ئارام و لەسەرخۆ و ئیتر بەڕاستی جەوێکی زۆر هادی بوو جا برایەک قسەیکی خۆشی بۆ جەڕامەوتی ئەمڕۆ باسی ئەوەی کردوتی پیاوانەوانەی کە لە ماڵم هیوا بوو داری هەڵا پاچی لە بێ ئیشە هیوا بوو سایرەکەی ئەشۆرد ئیتر مەسە بڵێ وەکو چۆن ئەڵێ فرسەتیە بووە فرسەتی بۆ حتا کرێکار و وەستاوانە زۆربەی زۆری خۆ دەزانین ئیشیان نەکردو ئەمڕۆ هەمووی لە ماڵەوە بوون ئینیی خۆش مناڵێک لە پۆلی چواری سەرەتایی بوو طبعا هاتوو لە زەنامێک بیرکاری پێ بڵێ جا منیش قسەیکی لێم پرسی وتم بە مناڵەکەم وتم بابە 34 سنە کات طبعا هو پۆلی چوارە ئەو خۆ دەزانین ئێمە لە پۆلیسی سەرەتایە دەلۆی زەرمانەوە 34 سنە کەوتی هیچ ناکات معیدی خۆمانە